بەڕێز کاک شێخ فەخرەدین وەکو سکرتێری پەرلەمان و وەکو هاوڕێیەکی بەڕێز و هاوکارێکی بەڕێز لای ئێمە لەو ماوەی کە دەست بەکار بووە هەتا ئەمڕۆ کە دەستی لە کار کێشاوەتەوە بووە دەستی لە کار کێشاوەتەوە یەکێک بووە لەو کەسانەی کە پارێزەری یاسا بووە لە هەرێمی کوردستان پارێزەری ئەوە بووە کە پەرلەمان دەوری حەقیقی و ئیرادەی حەقیقی خۆی بۆ بگەڕێتەوە پارێزەری موسسات بۆەوە هەمیشە لە کردەوەکانی و لە گفتارەکانی و لێدوانەکانی و لە کردەوەکانی ئەم بابەتانە ڕەنگیان داوەتەوانێ هەمیشە ئەو لەگەڵ ئەوە بووە کە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی حەقیقی بێ ڕۆڵی حەقیقی خۆی بدبینێ و یەکێک بۆ لەو کەسانەی کە نەبەت تەرغیب و نەبە تەرهیب نەتوانراوە کاری تێ بکرێ بۆ ئەوەی کە لە حەقیقەتی کارەکەی خۆی لا بدات وەکو سکرتێری پەرلەمان. بەڕێز شێخ فەخرەدین قادر سکرتێرێکی سەرکەوتوو بوو لەبەرەوەی کەسێکی یاساییە و لە کارەکانیدا ئەتوانی بەباشی ئەدای کارەکانی خۆی بکات. بەداخەوە وەزعی کوردستان لە هیچ ڕوویەکەوە نایەتە سەرسکەیەکی تەندروست کەوا بکات کارەکان بەگشتی لە هەموو ڕوویەکەوە بە ئاسایی و یاسایی بڕوات بڕێوە. لە بری کۆدەنگی نیشتیمانی ئەبینین کەەوە دووەم فراکسیۆنی هەرێمی کوردستان نایەت هۆڵی پەرلەمانەوە و سکرتێری پەرلەمانی کوردستان دەست لە کار دەکەشێتەوە. هەموو ئەمانە ئاماژەی بەڕاستی خراپن. ئێمە تەنها بە یەک دەنگی بە یەک هەڵوێستی ئەتوانین ڕۆبەڕووی پێشهاتە نەخوازرا و مەترسیدارەکان ببینەوە. ڕای شخصی خۆمە من پێم وایە کاک فەخرەدین دەورێکی زۆر باشی بینیەوە سکرتێرێکی پەرلەمانی زۆر باش یعنی کەسێکی بۆ پۆستەکەی خۆی پیشەیی ئیشی کردووە بەڕێی من بە پێی توانایی خۆی بێلایانی پاراستووە بۆیە من زۆر ڕێزی لێگرم.